بەپێی ئەو داهاتانەی کە ئێستا بۆ هەرێمی کوردستان دێنەوە لەسەر زاری خۆیان کە بەرپرسانی ئەم وڵاتە وەزیری دارایی خۆی ڕاگەاندووە پێمانەڵێت کە چوار سەرچاوەی داهاتی گەورە هەن ئێستا لە هەرێمی کوردستان. یەکەمیان داهاتی نەوتە کە بڕی 630 میلیارد دینارە، هەروەها داهاتی ناخۆیە کە 130 میلیارد دینارە، گەر کۆی بکەوە دەکاتە 760 میلیارد دینار. هەروەها ئەمریکا کە توانێت بڵێن داهاتی سێم ئێستا هەرێمیشی لەسەرەکە مانگانە 25 میلیارد دەداتە دوانزەلی وێ وەزارەتی پێشمەرگە کە کۆی دەکاتە 785 میلیارد دینار. ئەمە سەرڕا ئەوەی کە 370 میلیارد دینار لە بەغداوە ڕەوانی هەرێمی کوردستان کراوە، ئەگەر کۆی بکەینەوە دەکاتە تریلیۆنێک و 102 میلیارد دینار. سەرڕاوە کە لەمە دواوا بڕگارە تەبعاً لە کۆتا کۆبوونەوەی پەرلەمان کە بڕگاریدا 40 میلیارد دینار بۆ وەزارەتی شەهیدان و کەسوکاری شەهیدان سەرفکە کە ئەمە ئەگەر کۆی بکەوە دەکاتە بڵێن تریلیۆنێک و 142 میلیارد دینار. هەروەها وا بڕگارە بۆ لەمە دووە 128 میلیارد دینار بۆ ڕعایە ئیجتیماعی لە بەغداوە ڕەوانی هەرێمی کوردستان بکرێت، ئەگەر کۆی ئەمانە کۆبکەوە دەکاتە تریلیۆنێک و 270 میلیارد دینار. واتە ئێستا هەرێمی کوردستان بۆ لەمە دووە تریلیۆنێک و 270 میلیارد دینار داخلی هەرێمی کوردستان دەبێت وە سەرچاوەی داهاتێتی. پرسیارە گەورەکە ئەوەیە کە تۆ ئەو داهاتە گەورە و زەبەلاحەت هەبێ کۆی موچەی فەرمانبەران لەسەر زاری خۆیان کە دەڵێن 850 میلیارد دینارە ئەگەر بەبێ پاشەکەوت لێ بدەن 430 میلیارد دیناریش دەبێنێتەوە.